لە شاری سلەیمانی لە سیمینارێکدا لەلایەن شارەزایان و تایبەتمەندانەوە گفتوگۆ کرا لەسەر پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی کچان و ژنانی ڕزگاربووی دەستی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش. بەسمان لەم پرۆژە یاسای ئەوەیە کە کەمێک لە مەینەت و ئازارەکانی ئەم کچانە کەم بکەینەوە و ئەم پرۆژە یاسای کۆمەڵێک ئیمتیازاتی تێدا کە تایبەت بەو کچانە ئەمانەوێتن هەر لە دابینکردنی شوێنی نیشتە جێبوونەوە جگە لەوە چارەسەری دەرونی ئەو کچانە کە زۆر گرنگە هەروەها چارەسەری پزیشکی ئەگەر لە کوردستانە بوو ئەگەر نەبوو لە دەرەوەی کوردستانیش بوو بکرێت. چالاکوانانی ژنان بە گرنگیەوە باز لەبوونی یاسایەکی لەم جۆرە دەکەن بۆ پاراستنی مافەکانی کچان و ژنانی دەستی داعش بە تایبەت کچان و ژنانی ئێزیدی. کاتی گرتنی شنگال و کۆمەڵێ لە ئەو قەزا و ناحیە و گوندانە کۆمەڵێک ژن و کچکەوتونەتە بەر دەستی داعش ئەمانە کڕن و فرۆشتنیان پێوەکراوە وەک کۆیلە تەماشاکراون و ئازاری جەستەی و دەرونی زۆریان پێگەشتووە. بۆیە لە ئێستاە پەسەندکردنی ئاسایەکی وا زۆر گرنگە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانە دەرونی و جەستەیی کە بەو ژنانە کەوتووە. زۆرمان هەیە قوبانی کینابارانمان هەیە قوبانی ئەنفالمان هەیە بژمانە هەرچ ئەوانەش پێویستیان بەوە هەیە مافی امتیازاتیان بۆ بکەنەوە بەڵام بەڕاستی ئەم کارێکە دژی ئەو کچەیە زیدیانە کە کارێک تونتیژێکی دەرونی بوو جەستەیی بوو سێکسی بوو واتە تەدمیرێک بۆ خانێکی ژیانی کەسایەتیەکان واتە ئەو ژن کچانە پێویستیان بەوەیە جارێکی تر دروست بێنەوە جارێکی تر بێنەوە وەکو کارکتەرێکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگا هەوڵ دەور ببینەوە. هەرچەندە ئەو خۆی ئەندامی پەرلەمانی کوردستانە بەڵام پێی باشە لە پەرلەمانی عێراقەوە پرۆژە یاسایە بخرێتە ناو گفتوگۆکان و ببێتە یاسا و دواتر هەرێمی کوردستان پێوی پابەند بێت. وا بۆ ئەم پرۆژە یاسایانە هاوشێوەی ئەو پرۆژە یاسایی کە لەم ماوەیەکی ژنانی پێشکەش بە پەرلەمانی عێراق کرد پێشکەش بە پەرلەمانی عێراق لەبەرەوەی لە ڕووی جوگرافیەوە هەتاکە ئێستا ئەو مەنتیقانە هێشتا نەهاتوونەتەوە ژێر دەسەڵاتی کوردستان بۆیە گرنگە لە پەرلەمانی عێراقەوە ئەو پرۆژە یاسایە دەرچێت. سیمینارەکە لەلایەن ڕێکخراوی ژنناسیەوە سازکرا بوو کە خۆیان پرۆژە یاساکەیان ئامادە کرده بوو. تێیدا چەندین ئەندامی پەرلەمانی کوردستان و عێراق و چالاکوانانی بواری مافەکانی ژنان و دادوەران ئامادەی بوون. بەڵام هیچ کچ و ژنێکی ڕزگاربووی دەستی چەکدارانی داعش ئامادەی سیمینارەکە نەبوون. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.